ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبینەوە. تەوەری ئەم بەرنامەی ڕاڤا گفتوگۆکردن ئەبێت لەبارەی بە کولتورکردنی خوێندنەوە و ئەستەنگەکانی بە کولتور نەبوونی خوێندنەوە لە کۆمەڵگەی کوردستانە با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاگارام سەدیق نووسەر. کاگارام خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس. کاگارام بۆ پێیکە جەنابەت لە ناو دنیای کتێب و نووسین و وەکو کاری ڕۆژنامە نووسی بەردەوام لە ناو دنیای ئەم خەمایەت خەمی بە کولتور نەبوونی لە ناو کۆمەڵگەی کوردیە، ئەوەی کە بۆچی ینی یان ئەو گرنگترین ئەو ئاستەنگانەی کە لە بەردەم ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی سەرباریەوەی کە زیاتر لە 33 ساڵە حکومڕانی کوردی خۆماڵی هەیە و زەمینەیەکێ بۆی کە کۆمەڵگەی ئێمە بەرە و کرانەوەی زیاتر و زۆر جاریش حەزمان لێتی ڕوو لە ڕۆژ ئاوا بکەین، سەرسامین بە کولتوری ئەوروپیەکان، لە زۆر شتان نمایشیانەکەین و لاساییانەکەینەوە، بەڵام لە بابەتی بە کولتورکردنی خوێندنەوە لەوەی کە تۆ لە شوێنە گشتەکان ببینی خەڵک سەرگەرمی خوێندنەوەیە لە ناو پاس و لە شوێنە گشتەکانە، یانەوەی کە هەستکەیت لە ناو ماڵەکانە خەڵک کاتێکی باشیە بۆ خوێندنەوە هەستی پێ ناکەین و بەڕاستی ئەم دیاردەیە سەرباریەوەی کە ژمارێکی باش لە دەستگای چاپەمەنی هەیە، سەرباریەوەی کە کۆمەڵێک نووسەری باشن لەم بوارەیە بەردەوام خەڵکانیان لە بەرنمەکانی کەناڵەکانی ڕاگەاندنەوە جۆرێک لە هاندان هەیە، بەڵام دڵنیام کە جەنابیشت بە زۆر لە جۆرەکان ڕەشببینیت وە لەوەی کە خوێندنەوە لە لای تاکی کورد نەبووتە کولتور و ئەو ئاست و ڕێژەیە کە لە کوردستان ئێستا خەڵکە خوێنێتەوە زۆر جێگەی دڵخۆشی نییە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. ڕاستەکەی لای ئێمە کۆمەڵێک هۆکاری زۆر هەیە کە خوێندنەوە نەبوو بە کولتور و هۆکارەکان فرە چەشنن و من لە سێ کتێبما کە لەو بوارەیان نووسیومە تقریبن دەسم خسۆت سەر بەشێکی زۆر لە هۆکارەکان، بەڵام یەکێک لە هۆکارانە کە باسم نەکردو ئێستا لێرامێ باسی کەمەوەیە کە بەڕاستی بە درێژایی حکومڕانی کوردی لەم 30 ساڵەی ڕابردووە سیاسەتێکی کولتوریمان نەبوو. نەبوونی سیاسەتێکی کولتوری واکە تۆ بە هیچ شێوەیەک مەسەلەی کولتور خەمی سەرەکی حکوومەتەکەمان نییە، خەمی سەرەکی وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا نییە. یعنی ئەم سێ وەزارەتە زۆر پەیوەندیدارن بە مەسەلەی بە کولتورکردنی خوێندنەوە و خۆشەویستکردنی کتێب لە ناو کۆمەڵانی خەڵکە کە هیچیان بەڕاستی ئەم خەمەیان هەڵنەگرتووە و من بەڕاستی پەیوەندیشم هەبووە لەگەڵ بەشێک لە وەزیرە بەڕێزەکانی ئەم وەزارەتانە یا بڵین نامەم ئاراستەیان کردووە کە بەڕاستی یان جویان لێ نەگرتوم یا بە شێوەیەک لە شێوەکان هەر شتەکان پشتگوێ خستووە یا بۆیان گرنگ نەبووە. ئەو خوێنەرەی کە لای ئێمە هەیە چ لە پێش ڕاپەڕین چ لە دوای ڕاپەڕین خوێنەرێکە خۆڕسکانە بۆ بە خوێنەر و خوێنەرێکە لە ناو سیستەمی پەروەردەوە دروست نەبووە کە دواتر توانین بینە سەری باسیەوە بکەین، بەڵکو خوێنەرێکە یان بەهۆی هاوڕێیەکەوە بۆ بە خوێنەر یا لە عیلەکەیانە کەسێکی خوێندەواری تیا بۆ هانی داوە بۆ کتێب خوێندنەوە. ینی کەمترین خوێنەرمان هەیە کە لە ناو سیستەمی پەروەردەوە بوو بێ بە خوێنەر، کەمترین خوێنەرمان هەیە کە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە یا ئەوە ببێ بە خوێنەر. ئەمانە ناڵم کاریگەریانە، بەڵام کاریگەریەکەیان زۆر کەمە. ئێمە بۆ ئەوەی کاریگەری گەورە دابنین لە ناو کۆمەلگای بۆی کۆمەلگایەک بگۆڕین ئەبێت لە ڕیشەوە سیستەمی پەروەردەکەی بگۆڕین کە لای ئێمە تا ئێستش سیستمێکی پەروەردەیی بانکیە. ئەو سیستمە کۆنەیە کە 50 ساڵە لە وڵاتە ئەوروپیەکانە یا وڵاتە پێشکەوتەکانە باوی نەماوە. ئێمە تا ئێستش ئەم سیستمە لە کوردستانە پەیڕەوەکەین کە من بەڕاستی خەلەلێکی گەورەیە و ئەو سیستمەی کە لە وڵاتە پێشکەوتوەکانە دەبرێ بەڕێوە یا بە بڵێن کاری لەسەرکرێ سیستمێکە دیالۆگە، مامۆستا و فێرخواز پێکەوە فێرە بن. هەفتانە لانی کەم هەر فێرخوازێک لە یەشی سەرەتایی و تا 12 ئامادەیی ئیلا ئەبێ کتێبێک بخوێنێتەوە بەپی ئاست و تەمەنەکەی کە ئەمە لە لای ئێمە کولتور نییە. بۆیە لەو وڵاتانی تر خوێنەوە دەبێ بە کولتور، دەبێ بە کولتور بۆیە کە لە ناو پەروەردەیە ئەم تۆوە دەچێنرێت و دواتر وردە وردە گەشەیەکە کە فێرخوازە چێتە زانکۆ ئەبێ بە فێرخوازێک کە خاوەنی کەسایەتی خۆی بێ و بزانێ بۆچی ئەخوێنێ چی ئەخوێنێ حەز و هیوایەتەکانی چییە کە لای ئێمە بەڕاستی ئەم فێرخوازەمان دروست نەکردو لە ناو پەروەردە. کاگارم لەو دنیای ئەستەنگی بەردەم بە کولتوربوونی خوێندنەوەیە
یان بەخوبوونی خوێندنەوەیە یعنی جگەلەوەی کە بۆ نمونە وەزارەتە معنیەکان دام دەستگا معنی و فەرمیەکان لەم بابەتەیە کەمتر خەمن بەڵام ئەگەر تۆ تەماشا بکەی ژینگەکە ژینگەیەکی لەبارە یعنی سەر لە هەرێمی کوردستان ئازادیەکەیە دەستگای چاپەمەنی هەیە و خێزانەکان زۆر جار هانی مناڵەکانیانەیەن ڕۆڵی خێزانەکان چیە لەم بابەتەیە لەوەی خێزان بەڕاستی ئەوەیە کە زمینە سازی بکە بۆی کە مناڵەکەی بخوێنێتەوە و لەگەڵ دنیای زانست و معریفەیە دەرگیر بێیان هەر زیاتر پێی خۆشە کە بچێ قوتابخانە بخوێنێت و شەهادەی وەرگرێ و تێپەڕێ. ڕاستەکەی کاک سەربەز من تۆزێک لەم لایەنەوە بەڕاستی ڕەشبینم ینی کۆمەڵی نمونەی زۆر ئازاردەرم بینیوە کە لە ناو خێزانەکانی ئێمەیە تا ئێستش خوێندنەوە وەکو خویشی نامۆ سەیرەکرێ ئەین بەشێک لە خێزانەکانی ئێمە ئێستش چاوێکی نەرێنیان هەیە بۆ کەسێتی خوێنەر ئەنی پێیان وایە ئەوەی دەخوێنێتەوە کەسێکە ڕەنگە شێت بێت ڕەنگە بەلاڕێیا بڕوە ڕەنگە کتێبەکان بیکەنە کەسێکی تێکدەری یاخی کە ئەم ڕوانینانە هەمووی هەڵەیە ئێمە هەر کاتێک بە دروستی خوێندمانەوە ئەو کاتە دەبینن بە ئینسانێکی هیومانستی ئینسانێک کە مرۆڤمان خۆش بوێ ئینسانێک کە ئازاری کەسنین ئینسانێک کە ڕێزی بەرامبەرەکەمان بگرین ڕێزی چواردەورمان بگرین شارەکەمان وڵاتەکەمان گەڕەکەمانمان خۆش بوێ کە لای ئێمە ئەم ڕوانینە تا ئێستا نەچەسپیوە بۆیە کە سیستمی پەروەردە ئەمەی نەکردووە لە ناو خێزانەکانی خۆشمان ئەگەر بە نمونە دیقەت بدەین بچینە 100 ماڵ لە ناو شاری سلێمانی یا لە شاری هەولێر لەم 100 ماڵە تەسەور ناکەم لە 100 کتێبخانەیان هەبێ کەواتە لای ئێمە خوێندنەوە کولتور نییە و خێزانەکان هاوکار نین نموزەجی تاکوتەرامان هەیە کە پاڵپشتی لە مناڵەکانیانەکەن ساڵانە مانگانە عفو بەشێک لەو داهاتی کە هەیەە تەرخانێکن بۆ کڕینی کتێب کەمە زۆر گرنگە بەڵام بە هەزارەها خێزانی ترمان هەیە بە ساڵان تێ پەڕێبیر لەوە ناکرد کتێبێکی هەزاری گۆڤارێکی 1000 دیناری بۆ مناڵەکەی بکڕێ کەواتە ئێمە لە دوو ئاستا زۆر کێشەمان هەیە لە مەسەلەی بە کولتورکردنی خوێن یەکەم ئاستی پەروەردەیە دووهەم ئاستی خێزانە کە نابێ بە هاوکاری پەروەردە چکە ئەگەر گریمان لە ناو سیستمی پەروەردەشە ئێمە ئەو تۆوەمان چاند کە مناڵێک ببێ بە خوێنەر ئەگەر خێزانەکە نەبێ بە هاوکار پێداویستەکانی بۆ دابینکە کە بۆ نمونە بای 700,000 جلوبەرگی بۆ کرێ لە پاڵ ئەوشە بای 5,000 کتێب گۆڤارێکی بۆ بکڕێ کە ئەمە شتێکی زۆر سەرەتایی بەسیتە کە ئەمەی نەکرد کەواتە ئەو پرۆسی لە ناو پەروەردەشە ئیشمان لێ کردووە کە خێزان نەبوو بە هاوکار دیسان ناچێ بەرەو پێشەوە. کاگەڕم لەناو دنیای کاریگەری خێزانەکانە پێم خۆشە بمێنینەوە کاتێک ڕەنگە تۆ بە هاندان کەسێک بەدەمهانەی جیاوازە لەوەی کە بە ڕەفتار هانی بیت کە بە کردار هانی بیت بۆ نمونە ئەو کاریگەری نییە لەوەی کە بەشێکی زۆر لە دایکان و باوکان بۆ خۆیان خوێنەر نین بۆ خۆیان لە مانگێگا کتێبێ ناگرن بە دەستیانەوە بیخوێنەوە و تا ئەوەی کە ئەمە بەشێک بێت لە هاندان و بخۆش باش لەوە تێگەیت کە یان چاکتر شارەزای لەوەی کە بەڕاستی تۆ لەوەی کە پێی بڵی بچۆ کتێب خوێنەرەوە زۆر گرنگتر لەوەی کە خۆت لە بەرچاوی ئەو کتێب خوێنیتەوە ئەو هاتە ماڵە ببینێ باوکێ خوێنێتەوە شەو ببینێ دایکێ خوێنێتەوە ڕەفەیەکەی لە ماڵەکەیە 20 کتێب ئەگەر 20 کتێبیش بێت لە سەرەتی ینی ئەوە ببینێ کە لە شوێنی بەدەم هاندان بە ڕەفتار بە کردار هاندان هەبێت. بەڕاستی ئاماژەت بە شتێکی زۆر گرنگدا ئەم هاندانە زۆر گرنگانی منداڵ یا بە بڵێ نەوەکانمان چاو لە ئێماکەن ئێمە خەریکی هەر شتێبین ئەوان دێن تەمسیلی ئێماکەنەوە. من بیرمە کوڕەکەم زۆر مناڵ بوو کتێب بەخوێندەوە ئەوش ئەچوو لە کتێبخانەکە کتێبێکی دەرێنە من چۆن وەستاوم چۆن گرتومە بەدەستمەوە ئەوش بە هەمان شێوە تەمسیلی ئەم خۆی منیە کردەوە یا ئەم جۆرە گرتن بەدەستوی کتێبەکەیە کردەوە کەواتە زۆر گرنگە ئێمە خێزانەکانمان بخوێنەوە خێزانەکانمان ببن بەهادەر کە بەداخەوە ناڵم گوتم لەوایە من ڕەشبینم کە ئەمە ناکەن بەڵام بۆ ئەوەی بکرێ چییە؟ پێویستمان بە وشیارێکی بەرفراوان هەیە وەک لە سەرەتایوتم پێویستمان بە سیاسەتی کولتوری هەیە پێویستمان بەوەیە بە زۆر کتێب بەرینە ماڵەکانەوە ماڵی ئێمە لە کۆتایی هەشتاکانە کە من چاوم کردەوە و ئەوە نزیکەی 20 کتێبێکی تیا بوو شیرین و فەرهاد و خورشید و خەڵ کۆمەڵی کتێبی تیا بوو دیوانی هەندێک لە شاعرە کلاسیکەکانی تیا بوو ئێمە هەر شەوێکی زستانی چێ لەم کتێبانەمان دەرەهێنا باوکم یا باوکم بۆی خوێندینەوە یا خۆمان ئەوانەی کە وردە فێری خوێندەواری ببووین دەمان خوێندەوە ئەمە وای کرد تۆی خوێندنەوە لە ناو ئێمە
بچێنرێ بەم چەند کتێبە کەمە بۆیە هەر ماڵێک ئەگەر چەند کتێبێکی کەمی تیاابێ ئەگەر ساڵانێکیش بۆ نمونە نەخوێنرێتەوە بەڵام دوجار خوێنەرێک هەر بیخوێنێتەوە کەواتە لە خێزانەوە دەتوانین پرۆسەکە بە شێوەیەشی تر دەست پێ بکەین ئەگەر واز لە سیستمی پەروەردە بهێنین دەتوانین لە خێزانەوە ڕێچکەیەکی تازە دەست پێ بکەین کە کاریگەریشمان هەبێت لەسەر سیستمی پەروەردە با من یەک نمونەی بەسیط بۆ بەڕێستان باس بکەم هەفتەی پێشوو خوێندکارێکی گەنج هاتە لام چەند کتێبێکی هەڵبژارد وتی من لە مەکتەب تەمەنی 14 ساڵ بوو وتی من لە مەکتەب هانی خوێندکارەکانی پۆلەکەمێن بۆی بخوێنەوە ئەم کتێبانە ئێم بە هاوڕێکانم هەر کەسێکیان بیخوێنێتەوە لە ماوەی 5 ڕۆژە هەفتەیەەکە دوایی من دیارێکی پێشکەشەکەم هەوڵێکی زۆر بچووکی خوێندکارێکی تەمەن 14 ساڵ هەوڵێکی زۆر گەورەیە ئەتوانین بڵێن ساڵانە چەند کەسێک دەکا بە خوێنەر لە ڕوبەرێکی بچووکە جاگەر ئەم هەوڵە گەورەکەین بۆ ناو تەواوی خوێندنگاکە بۆ ناو تەواوی خوێندنگاکانی سلێمانی و شارەکانی تر کەواتە ئێمە لە ماوەی 10 ساڵ ئەتوانین بڵێن نەوەیەکی خوێندەوارمان دروست کردووە نەوەیەکمان دروست کردووە کە ببێ بە بەرپرسیار نەوەیەک چکە خوێندنەوە دەتکا بە کەسێک کە بەرپرسیاربی بەرامبەر بە ژینگەی وڵاتەکەت بەرامبەر بە سیاسەتی وڵاتەکەت بەرامبەر هەر هەنگاوی کە لە وڵاتەکەتا دەچێتە پێشەوە کاگەرام ئەوەی کە باسی و هاوڕێنت کرد پرسیاری وی لا دروست کردم بە تایبەت کە بەڕێستان لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند یا لە کتێبخانی ڕۆشنبیری ڕەهەند ساڵانێکە لەگەڵ خوێنەرەکان دەست و پەنجەتان نەرمە ئەو جانی هاوڕێتیە چەند نەتوانێت دافعێکی باش پاڵنەرێکی باش بێت لەوەی کە هاوڕەکان لە شوێنەوەی کە یەکتری هاان بن دەست یەکتری بگرن بۆ شتێکی خراپ بۆ دیاردەیەکی خراپ نەخێر بە پێچوانە بۆ دیاردێکی باش دەستیان بگرن کە یەکی لەو دیاردە باشاناوەیە کە گەنجێک هاوڕێکی لەگەڵ خۆی بهێنێت بۆ کتێبخانەیە کتێبێکی پێشکەش بکە یان بیوا بۆ سینەما پێکەوە سێری فیلمێ بکەن یا بچنە شانۆگەریەک پێکەوە کە هەمومانە کۆمەڵە دیاردەیەکی حەزارین و بەڕاستی خەڵکی ئێمە هەوڵ ئەیات کەم و زۆر لە ئەوروپی بچێت لە ڕۆژ ئاوایی بچێت و ئەم دیاردانەش دیاردەیەکی پێشکەوتون لە شارا و چرخەکانە هەن ئەو گیانی هاوڕێتیە توانێت پاڵنەرێکی باش بێت لەوەی کە پرسی بە کولتور بوونی خوێندنەوە بە تایبەتی لای جیلی گەنج لای جیلی تازە بباتە پێشەوە بێگومان ئەم جۆرە هاوڕێتیانە هاوڕێتیشی ساتەوەختی نابن هاوڕێتیەکە بن بە درێژایی تەمەنەکە دەمێننەوە و هاوڕێتێکی سەنگینە بن و هاوڕێتیەکە بن کە دواتر کۆمەڵێ گفتوگۆی بەرهەمدار دروستەکەن ئەگەر چەند هاوڕێک لە نێو خۆیانە کتێب بخوێنەوە هەمیشە بابەتیان هەیە لەسەر بابەتێکی بەسوود گفتوگۆ بکەن گەر پێکەوە بچن بۆ سەیری شانۆیەک بە هەمان شێ بچن سەیری فیلمێک بکەن بچن پێشنگایەکی شێوەکاری ببینین ئەمانە واکە مەجلیسەکان گفتوگۆکانی نێوان هاوڕێکان گفتوگۆی بەسوود بن و وا بکە وەک پێشتروتم تاچێک دروست بکە تاچێک بێت کە هەم وڵاتەکەی خۆش بێ هەم هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە شارەکەی بە وڵاتەکەی بۆیە ئەم جۆرە لە هاوڕێتیە دەبێت بە هاوڕێتیە کە هەم وەگوتم دوور مەودا بمێنێتەوە هەم بێ بە هاوڕێتێکی بەرهەمدار چکە لێرەشەوە کاریگەری لەسەر هاوڕەکانی تردانێ لەسەر خێزانەکان دانێ لەسەر هەری یەک لە خزمی ئەم گروپە پچکۆلەیە ئەمانە ڕەنگە پورزا و خاڵۆزا و ئامۆزەکانیان هاان بن بۆی بخوێنەوە یان جارێک ئەوانش داوتکەن بۆ بینینی فیلمێک بۆ شانۆگەریەک بۆ پێشنگایکی شێوەکاری کاگەرام باسی قوتابخانە و خێزان و هاوڕێتیمان کردەوەی کە هەرێکی لەمانە بۆ خۆی ئەتوانێت ڕۆڵی هەبێت لەوەی کە فەزای بە کولتورکردنی خوێنەوە فراوانتر بکە و ئەم بابەتە لە بابەتی تاکە کەسی و لەو ڕێژەکەمی خوێنەر کە لە کوردستان هەیە بەداخەوە کە ئێستا بۆ نمونە گەبگەڕێتەوە بۆ هەندێک لەو داتەوە ئامارانە بەداخەوە بۆ نمونە بەراوردی بکەی بە وڵاتانی ئەوروپا کە تاکێک لە ساڵێکە بەلای کەم 30 هەتا 40 لە هەندێک ئامار باسی تا 45 کتێبەکەن کە بخوێنرێتەوە بۆ نمونە لە هەندێک وڵاتی دیکەش هەر ئامارەکە هەر باشە لە ئەمریکا لە زۆر شوێنی تر بەڵام ئەو ئامارانی کە ئێستا هەن لە کوردستان بەڕاستی درێژکراوەی ئامارەکانی عێراق و وڵاتانی عەرەبی و وڵاتانی جیهانی ئیسلامیە کە زۆر جار باسیەوە کرێت کە بە 20 تاک بە 20 هاوڵاتی و کتێبێ بخوێنێتەوە بە لە هاوڵاتی و کتێبێ بخوێنێتەوە لە ساڵێکە ینی نیسبەتی خوێندنەوە ئەوەندە کەمە ئەگەر بۆ نمونە لە سیرکردنی و ئامارانەوە ئێمە قسەی لەسەر فەزای گشتی بکەین چی بکرێت ینی دۆخی گشتی چۆن وا بکرێت لەوەی کە
بەڕاستی ئەم دۆخە نەبێەوە کۆمەلگای کوردی لە هەندێک شتا ڕیسپەر بووە بۆ نمونە ڕەنگە کۆمەلگای ئێمە کەمتر لە کۆمەلگایکی عەرەبی بچێت کە کۆمەلگایەکی خێڵێکی ترن و بۆ نمونە زۆر دیاردە هەیە بەتایبەت لەسەر پرسی ئافراد لەسەر پرسی پێکەوە ژیان لەسەر پرسی کرانەوە لەسەر پرسی بەشاری بوون ڕەنگە کۆمەلگای ئێمە بە ئاستێکی باشتر لە پێش ئەوانەوە بێت و ئەو سروشتەی لە مرۆڤی کورد و لە مرۆڤی چیاکانی زاگرۆزا هەیە جۆرێک لە تەقەبولی هەیە بۆ مشتانە لە بابەتی ئافراد لە بابەتی مافی مرۆڤ کە جەنابەت باست کرد لە بابەتی پاراستنی ژینگە لە زۆر بابەتی دیکەیە کۆمەلگەی ئێمە ماشی ئەوەی هەیە کە وەربچەرخێ بگۆڕێ بەرەو باشتر خوێنەوەی جەنابەت چێ لەسەرەوەی کە ئێمە لەم فەزا گشتیا بتوانین ڕۆڵێکی باشترمان هەبێ بە تایبەتیش کە تەورەکەی ئێمە پرسی بە کولتورکردنی خوێندنەوەی بەڵێ ڕاستەکەی بۆی کۆمەلگایەک لە هەموو ئاستەکانە بچێتە پێشەوە ئەبێ هەموو تاکەکان ئامادەکەین بۆ ئەم جۆرە لە گۆڕانکاری و ئەمە بە هاوکاری سیستمی پەروەردە ئەبێ بە هاوکاری خێزانەکانە بێ بە هاوکاری کەناڵەکانی ڕاگەاندنە بێ خودی ئەم بەرنامەی بەڕێز دەتوانێت پشکێکی بەربکەوێت لە بەرەو پێشبردننی ئەم پرۆسەیە و زائیدەن لە هەمووی گرنگتر وەگوتم حکوومەت ئەبێ سیاسەتێکی کولتوری هەبێ کە حکوومەت سیاسەتێکی کولتوری هەبوو بۆ منە کابینەیەکمان هەیە لە ماوەی 4 ساڵە چی ئەکات بۆ مەسەلەی کولتور بە تەنیا دابینکردنی کۆمەڵێک کتێب یا بڵێن ئەمە بەزنیە بەڵکو ئەتەوێت تۆ لەم 4 ساڵە چ گۆڕانکاریەک بکەیت ژمارەی ئەو خولانەی بۆ بردنە ناو کتێب بۆ ناو خەڵک چەندەیە چەند کەسەکەی لە کەسێکی ئاسایی دەیکەی بە خوێنەر ینی ئێمە بەمە وەزائیدە ناڵم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش دەتوانن ڕۆڵیان هەبێ بێگومان کارکردنی با بڵێن ئەو سێکتەرانەی باس بن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمویان ئەتوانێت نموزەجێکی جوان تاچێکی کوردی پیشان بدا کە جیاواز بێت لە تاچێکی عەرەب لە تاچێکی تورک لە تاچێکی فارس ئەمە واکە کە تۆ ڕێز لە ژینگەکەی خۆت گرت ڕێز لە وڵاتەکەی خۆت گرت ڕێز لە شارەکەی خۆت گرت ئەبی بە تاکێکی جیاواز ئەو ئیتر ئێمە لەو بازنەیەی نەدەرەوە کە ئەو ئامارانەی لە وڵاتانی عەرەبی هەیە بە زۆر بەسەر ئێمەشا بسەپێنرێت بەڵکو ئەکرێ دەستەی ئاماری هەرێم بۆ نمونە ئامارێک بکات ینی ساڵانە هەم لە ڕێژەی چاپکردنی کتێب چەند کتێب چاپەکرێ هەم لە ڕێژەی فرۆشی کتێبەکان بۆ نمونە ناوەندەکەی ئێمە ئەم ساڵ 20,000 کتێب چاپەکە ئایا توانیوتی چەند هزار کتێب بفرۆشێ ناوەندەکانی تریش بەمە ئەتوانی بڵێ بزانیت تۆ چەند خوێنەر هەیە یان چەند کەس سەردانی کتێبخانە گشتیەکانی کردووە کە ئەمانە یا سەردانی کتێبخانەی ناوەندی زانکۆ ئەوانی تر وەلحاصل بە هەموو ئەمانە توانین خۆمان لەژێر زەبری ئەو ئامارانەی وڵاتە دواکەوتەکانە بهێنینە دەرەوە و پێویستمان بە ئیشکردنی زیاترەوە بەڕاستی من زۆر پێداگیری لەسەرەوەکەمەوە کە ئەبێ ئەگەر لەم کابینەیەشە ئێمە سیاسەتی کولتوریمان نەبووە لە کابینەی داهاتوو ئێمە بتوانین سیاسەتێکی کولتوری دانێن بۆی لە هەر 4 ساڵ جارێکە هەنگاوێک لە بە کولتورکردنی خوێنەوە بچینە پێشەوە هەنگاوێک لە بە کولتورکردنی سینەما بچینە پێشەوە هەنگاوێک لە بە کولتورکردنی پێشەنگا شێوەکاریەکان و بردننی شانۆ بۆ هەموو شار و شارۆچکەکان نەک شانۆکان تەنها لە سنتەری شارەکانە نمایش بکرێن خاڵێکی ترمانەوە بێ بتوانین شانۆ بەرینە قەزا و ناحیەکانەوە بۆ ئەمە نەکەی بۆ هۆڵی پچووچان بۆ دروست نەکەین شانۆیە کە لە سلێمانی هەفتەیەک 2 هەفتە نمایشەکرێ بۆ لە دەربەری خان 2 ڕۆژ نمایش نەکرێ بۆ لە کەلار هەفتەیەک نمایش نەکرێ ینی ئەمانە پێویستی بە دەستگیرۆیی وەزارەتی ڕۆشنبیری هەیە و بەو سیاسەتە کولتوری هەیە کە من باسم کرد کاگەرام ئەو خەمە گشتی کە جەنابەت باسیەکەی کە باوەڕ دوایە لە پاڵ بە کولتورکردنی خوێندنەوە پێویستە دۆخەکە گەشە سندوتریش بێت و ئاستەکە فراوانتریش بێ تەنها بە کولتورکردنی خوێندنەوە نەبێت سیاسەتی کولتوری بێ و لەم چوارچێوە سینەما شانۆ میوزیک و گۆرانی شێوەکاری هەموومانە شوێنی خۆیان هەبێ و گەشیان پێ بدرێ بەس پێم خۆشە پێشەوەی بەشی یەکەمی بەرنامەکە کۆتایی پێبێنم ئامارەکان لای جەنابەت چیاڵن ئەو ئامارانی کە هەن سەبارەت بە هەرێمی کوردستان و ناوچەکە ئامارگەلێکن شایانی ئەو بن کە ئینسانی هیوای لەسەر هەڵسونێت ڕاستەکەی من لە مەسلەی خوێندنەوە و فرۆشی کتێب و خوێنەر لە کۆمەلگای کوردیا ڕەشبین نیم بەڵام ئێمە تەمۆحمان زیاترە ینی ئەو ئامارانەی هەیە ئەگەر بە دەقیقی لە لامان بێ
هەرچەنە بەداخەوە ئێمە ئاماری دقیقمان نییە بەڵام متوانم بڵێم لە وڵاتێکی وەکو ئێران دۆخی کتێب لێرە باشترە لە وڵاتە عەرەبیەکان لێرە باشترە ینی ئەو خوێنەرەی لە کوردستان هەیە هەتا من بەر هەندێک لە خوێنەری عەربی هەرێمی کوردستان باشترە بەراورد بە ئێران یان بەراورد بە وڵاتە عەرەبی بەڵێ بە پێی ڕێژەی دانیشتوان سیرکین بۆ نمونە کتێبێک لە ئێران چاپەکرێ تیراژەکەی 1000 دانەیە بۆ 7 ملیۆن کتێبێک لە سلێمانی چاپەکرێ یان لە هەولێر چاپەکرێ تیراژەکەی 500 دانەیە بۆ 4 ملیۆن ئەمە بەڕاستی ئەگەر ینی قابلی بەراورد نییە ینی ئەمە بە شەرتێک بۆ منە زمانی فارسی کۆمەڵێک نەتەوەی تر بە دەوریا بۆ منە لە ئەفغانستان و پاکستانیش بە فارسی دەخوێن و بەڵام ئێمە تەنها لەم 3-4 شارەیە حەسر بووین ئەو زمانە سۆرانی کە من تۆ قسەی پێەکەی بۆیە ئامارەکان لای ئێمە بەڕاستی لە ئاستی زۆر خوارەوەیان نییە و جێگەی دڵخۆشین بەڵام ئێمە خەونی گەورەترمان هەیە چونکە ئێمە میلەتێکین بە درێژایی سەدەیەک دابش کراوین چەوسێنراوینەتەوە لە ژێر زوڵم و زۆرا بووین ئەنفال کراوین کیمیاباران کراوین بۆیە پێویستمان بە هەڵسانەوەیەکی زۆر هەیە بۆی تۆ بتوانی چانێکی بەهێزت هەبێ و تاچێکی بەهێزت هەبێ چۆن ئەو تاکانێک کە ئێستا لە ئەوروپا وەکو کۆچەر بیرکار و چێوچێکە ئەتوان هەریەکەیان لە مەجالێکی زۆر گرنگا خزمەت بکەن و ناوی کورد بەرنن ناوەندە جیهانیەکانەوە ئێمە خەونی ئەوەمان هەیە کە بتوانین لە ڕێی خوێندنەوە لە ڕێی بەهێزکردنی کۆمەلگاکەمان و ئەم خەونانە بینینەدی دەستخۆش بکگەرم وڵا خۆشحاڵ بووم بابەتەوەرەکە بە خۆی جددیەوە شایانیەوەی قسەی زۆری لەسەر بکرێ بەش یەکەمی بەرنامەکەمان کۆتایی ها و لە گفتوگەکەمان بەردەوامە بین ئەزان بەم جۆرە بەش یەکەمی بەرنامەی ڕاڤا کۆتایی هات تەوەرەکەمان بەردەوامە بێت و بەدیداتان شادەبینەوە خواتان لەگەڵ بێت